بەڵێ بەڵێ خاتی فاتیمە خوشکە باشەکەم فەرموو. بەڕێزی مامۆستایانە خوا هیدایەتی باکە جوابی ئەم هەموو پرسیارانە ئەیتەوە خوا بەر قیامەتی هەردوو دنیا کردە. ئامین یا ڕەبی سوپاسی دوعای خێر دەکەم خۆی بە هەموو لایەکمان بکات. ئێمە تەلەڤیزیۆن لە ئێرە شەوی جومعە بوو داوەتی مانی خەسووی کردبوو، مانی خەسووی لەوێ بوو داوەتی کردبوون، مانی خوشکەزایەکی لێ بوو خاڵزایەکیشی لێ بوو، شەوی جومعە بوو خەوی شەوی جومعە فاداینەوە بوو شت، بەڵام ئەو گۆرانی خەسەڵگیرێک زیای کرد. یەکێکیش وتی یەک تۆز کردیتە بەحا لەسەر ئەم کردکردنەوە حتا کردەوەی زۆر ناشرینیوان تەلەڤیزیۆنی هەڵگرت جاریای بە ئەردا شکانی لە بەرچاوی هەموو میوانەکان تەمەنیشی هەیە مناڵ نییە لوکتی شووی کردووە مناڵ نییە یعنی گەورەیە باپیرەیە کەس قسەی نەکرد هیچ کەس جوابی نییە قسەمان نەکرد بەڵام بۆ بەیانی نییە ژنەکەی خێزانەکەی پێ ناخۆشی هەر ئەوی شەڕی پێ بفرۆشێ بە ژنەکەی ئەم جوابی نەئایە زۆر بەتەحاملە لەگەڵ ئەوەیە ژنەکەی هەڵی کێشایە بێ ئەوەی ئەو بزانێ مێردەکەی بزانێت خوایە ئەو مێردەم بمرێ یەک خێری گەورە ئەکەم حیوانێک دەکەم بە خێر بەس بمرێ ئەم کێشە مشکلێمان لە پۆڵساتەوانی بەس پرسیارەکەی من ئەوەیە مامۆستاگیان ئایا ئەبێ ئەو هەر ئەو خێرە بکە یاخۆ لە کاتی تووڕەبوونایە خێرەکە بۆ نابێ ئیتر نازانم چۆنە چەند جوابمانەیەتەوە بۆی بزانم ئەو براژنم نەخبارە بێیانە بەسەر چاو پرسیارەکەت خات و فاتیمە گەیشتی گەیشتم بڵم حیوانەکە هەرە بێ بکا بەخێر یاخود لە کاتی تووڕەبوونایە مەسەلەکە بەسەر چاو ئینشاءڵڵا بۆ وەڵامەکەت بۆ وەڵام دەدەمەوە خوشکە فاتیمە بەسەر چاوان فاتیمە خان خوشکە فاتیمە دەڵێ دیارە تەلەڤیزۆن گۆرانی ئەوانی لەسەر بۆ کۆمەڵە ماڵ و داوت بەیەکەوە و کابرا تەلەڤیزۆنی شکاندووە و دواتریش هەر بەهانەی پێگرتوون ناڕەحەت بووە لەسەر توانە دەنگەکەی کسکە ئەمە دیارە پیاوێکی تۆڕە بۆ تووڕەبوونیش هەموو بەڵایەکی پێوەیە ئینسان لە تووڕەبوونا خۆ پەناماندایە ڕەبی منیش و ئێوەش لە تووڕەبوونا تووشی ئەوە دەبێت لەوانەیە نەعوذ بالله کوفر بکە خۆی کافر بکە لەوەچێ لە خێستانی تەلاقدا لەوەچێ پەلاماری خەڵکدا قسەی نەشیاو بڵێ هەمووی سەرنجامی تووڕەبوونێت تووڕەبوون کلیلیکردنەوەی هەموو دەرگایکی شەڕە لەسەر مرۆڤ بەڵام بەداخەوە دەبووە لە بەیانەکەیە لەکارەکەی پەشیمان بووایە و داوای لێبوردین لە خێزان و لە میوانەکان و لە منداڵەکانی بکردایە پێویستی بەوە نەدەکرد بەڵام خاتونی هاوسەری واتە براژنی تۆ کە ئەوەندە تووڕەبووە توێدی شەر بێ بمرێ حیوانە بکەم بەخێر نەخێر ئەم خێرانە جارێ ئەمە خێرێکی بەتاڵە ئینشاءڵڵا ئەگەر ئیمکانیەتی هەیە ئەگەر ئیمکانیەتی هەیە حیوانێک هێشتا ئێستا بکڕێ بڵێ یا ڕەبی خوای گەورە ئەم حیوانە دەکەم بە خێر و بە سەدەقە دەیبەخشمەوە بە فەقیر و هەژار و دەر و دراوسێدا یا ڕەبی خوا لێم قبوڵکەی هیدایەتی ئەو پیاوەم بدەی خوای حەلیم و لەسەر خۆیکەی خوای جان نەبێتە بەڵا بۆمان بۆ خۆی و بۆ هەمن و بۆ منداڵەکان و بۆ میوان و کە سوکارمان نەبێتە بەڵا بەو نێتە بیکا بەخێر کە خوا هیدایەتی بدە سەدەقە دەفعی بەڵا و موسیبەتە بەڵام ئەوەی کاوتێتی ئەگە بمرێ حیوانێک دەکەم بەخێر نەخێر خوا نەخواستە بژمرێ حیوانەکەی لەسەر واجب نییە و ئەمە نابێ و بێوەفاییە بەرامبەر بە مێر هەرچەند خراپەشی کردبێ نابێ ئافرەت بگاتە حەدی ئەوەی ئینشاڵڵا قسەکەی خوای گەورە لێ وەرناگرێ و بە عیتاب لێ ناگرێت چکە زۆر ناڕەحەتی کردووە نەخێر خێرەکەی لەسەر واجب نییە هیچی لەسەر واجب نییە بەڵام ئەگە بیکە بەو نێتە بیکە بڵێ یا ڕەبی خوا ئیسلاحی حاڵی بکەی خوای گیان ئەو پیاوەمان هێبن و لەسەر خۆکەی لە بەڵام موسیبەت بە دوورماکەی خوا نەخواستە لە تەلەڤیزۆن شکانێکەوە بانی پەلاماری منداڵێکم نەدا و کارەساتێک ڕوونەدا چونکە ئینسان کە ئەوەندە تووڕە و عەسەبی بوو نەمان بینی کابرا منداڵی خۆی دەکوژێ پەلاماری منداڵی خۆی دەدا پەنا بەخوا ئەتر ئەگە ئەو حیوانە بۆ دەفعی بەڵام موسیبەت لەسەر ماڵەکە بکرێ باشە بەڵام ئەگەر خوا نەخواستە بۆیە بکرێت کە مێردەکەی بمرێ یان کە مرد دوایی بیکا بەخێر نەخێر هیچی لەسەر واجب نەبوو و لەو کاتی تووڕەبوونەدا هیچ سەدەقەیەک لەسەر ئینسان بەتابەت بۆ ئەو بابەتە واجب نابێ